سێنا زۆریان ڕایان خێت کەسیان نابوون کوڕی گەنجی هەبوون خەلیل و ڕاخا خەلیلێکیان بکوژێ لە جاوە پیاکێک تاڕازی کوڕی من بێ ڕای هەر پێنجیان بوو دەبڕات ئەنجا دێکان سیتا ئەوە ڕەسوولی ئەحماد من حاجی کەریمم شار باژێڕیم خەڵکی کرد دەستبێرم مەشهورم بە حاجی کەریمی کرد دەستبێری تەقریبەن منەوە بۆ 30 ساڵ خەریکە میشم ساڵی 95 خەریکە میشم والله ئیشەکە من لەگەڵی ڕاهاتووم تقریبا 30 ساڵە لەگەڵی خەریکم جامعە میلمان لە هەموو مەنتیقەکان پیا کردووە و ئێستا بە باشش بوو ئیشەکە تا ئێستا باش بوو ئێستا ئەم ساڵ ئیشەکە باش بەڵکو شەخسی خۆم بەس ئیشی برم ئیشی کردن لە ئێستادا ئەو سەڵسوکانێکی هەیە واللهی لە دەرەوە دێ بەس هەموو کەس نایە ئێستا من نایهێنمە ماشێ خۆم سەڵسوکی دەرەوە نایە بەس سەڵسوکی کوردی ئمە هەموو مەتێقەکانمەیە کەلارمەیە شارە زۆرمەیە مەتێقەی بازیانمەیە بەس دەرەوەی کوردستان نایەن من کورد نایکە بنجانە نایە بۆ خەڵقیشەکەی خەڵقیشەکەلبیێنێ بۆ یەکەی بەس زیاتر ئیشی لێمە سەڵسوکەکەی کڕینەکەی بە برزۆی فرۆ بە مادەم بوو بە دوکان بە مارکێت بوو بە ماڵانی ئاوە ئێستا ئاکرێ ئێستا تەقریبا مانگونیوەکە کراوە ئەکەوێتە دەوری مانگی دەوریانە تەقانە درونەوە لە جوانەوە بە دەڕاستە ئێستا ساڵان بە دازانەوە بەس ئێستا بە دەڕاستای درونەوە وشتێکن و هەم بە دەڕاستە پاکەکەن یەکەن بە سەڵ ئێمە لێرە خۆمەڕێکەین ببرن وڵی خۆی کە وشک بووانێ ئێستا هەتا لێرە بێ زیاتر وشەکە کە زۆری وشک بووە ئاشەکە زیاتر وشکێت برنجی هەموو شوێنێ خۆ برنجێک برنج ئێستا برنجی کوردی تقریبا 5-6 نەوع برنج چۆی برنجەوە جایی هەموو شوێنێ خۆش و ناخۆشی هەیە یعنی چاک و خراپی ئێستا هەر هەیە لە مەنتیقەی لەکوێ ئاوەکەی سارد بێ برنجەکەی زیاتر خۆشە لە مەنتیقەی دەربەندیخان لەگەڵ کەلات فەرقی هەیە پێنج شوێن لەگەڵ مەنتیقانە فەرقی هەیە بە گوێرە ئاو مەنتیقەکەی هەتا پێنێک بێ ئاو مەنتیقەی برنجەکەی خۆشە زۆرە برنجێک لێرە زیاتر دەکرێت ینی ئەوەی ئەمبەر هەیە و ئەمبەر ناکرێت لێرە ئەمبەر لە جنوبەکەی لێرە دووسێنەوە تۆ هەیە گۆسوورە هەیە زەردەکە هەیە نوعێک هەیە پێڵەن ڕازویلی ئەوانە ئاکرێت ئەمبەر لێرە ئەمبەر لە جنوبەکەی ئێمە ئەمبەر زۆر کەمیشی لێ بەس گرانە لە دەوری شەش و حەوت و ئەوانەی کەمیشی لێەکە دامە هەندەم لە کوردیانەی تر ئەمە ئێستا ئێمە خۆم تقریبا 5 نەوع برنجی کوردیم هەیە 5 هەر سەڵتوکەکانە سەڵتوکەیە بە 30,000 سەڵتوکەی 1500 دێگەشتی یادی ئەنواعی کۆوەکە فەرقی هەیە نەوعیاتی هەیە برنج تقریبا 5 نەوعیاتی سەڵتوکەکەی هەیە هەر یەکێ نەوێت هەیە باشترە خراپترە بە مەتەکانیش فەرقە
منطقەی سارد و ئاوی سارد برنجەکەی خۆشترە لە منطقەکان منطقەی گەرمێن تۆزە بەقەیەوەی پێکە خۆش 100 کیلۆ سەڵتوو گەر باش بێ 60 کیلۆ برنجی تیاە ئەمجا سنی تیاوێ 35 تیاوێ بە جۆری ساکوخرابی سەڵتووەکەی 35 تیاوێ 55 تیاوێ ئەگەر باش بێ 100 کیلۆکە 60 کیلۆ برنجی تیاوێ برنجی پاک بێ وردەوش دەکەسی خەڵک دەبا بۆ یافراوە بۆ شۆ با مناوە بۆ وتانە خەڵقی بە خەساربوونی تێدا بڵێ هەیە بە کەڵک نێ فڕێ بدرشتیوە هەیە لە برنجە تا ئێستا نەمگوێن لە برنجی کوردیان نەمگوێت ئاشتەکەش خراپی ناکەن باز ناوە بۆ باسی ناکە ئێستا کابرا دێری برنج لێ من نەکرێت ئەوە تا هەموو دەم گوێنە هەم کراوەتەوە بە ئارەزوی خۆی تەماشایەکە عیبی کابێ نایبە منیش عیبی کابێ نایبە لەبەرەوە برنجی کوردی عەقڵ فڕێ نای شیوان نەبووە والله مشتری خۆمان هەیە مەدعەم عوسمان هەیە و خەڵکی کەس دێتر کەم و هەیە 10 کیلۆ هەیە 15 کیلۆ هەیە 50 کیلۆ ئاوە مشتری مەدعەم عوسمان هەیە خۆی برنجی کوردی ئەبێ وەسایلە ڕژێ یەکەم ئاوی بەقەدەر خۆی تێکە دووهەم برنجی کوردی بێ ڕۆنی زیاد ئەگەر وشک بوو ئەو تاموو لەزەتەی گیان من دەسمە میشەکەت ئەم منتیقە سێ ئاشی لێ بوو ئەو ئاشەوەی خوارەوە ئەمەی ئاشی سێمانیەوە هەر زۆر کۆلە لە ساڵی هەفتاکانەوە تقریبن لە شخصەکانەوە هەیە بەس ئیتر دوا بە دواوە ئێستا ئەمەی من ئەمە لە 2000 دامنەوە سێشی ئجا بەڕاستیش پێ دەڵێم برنجی کوردی ئازێتی زۆر ئێستا ئەمە ڕێجاری ئەلێوی بیپێژینەوە یەکەم جار جارێکی کەش نا هەر سەڵتوکەی بیژنە بۆی هیچی پێ نەبێت جایکەینە ئێرەوانێ ئەمە بۆچی ئەمە پاکێکات تێکڕەکەی لێکاتەوە ئەوی جارێک تێکن جارێکەشی تێکن بۆی هیچ تێکری پێوە نەمێنێ ئەنجایکەینە ئاشەکەەوەی بەبرن حەزێتی زۆرە ئاڕەوەڵا ئەو چاڵتوکێکی ئێستا لە پشتی تۆیە ئەگە بە ئەو چاڵتوی خۆمانە ئەنی لە شۆ هێناوتانە وڵاوە سەڵتی خۆمانە منتەقەی کەلارە لە کەلارە ناوانە بەڵێ ئێمە ساڵانە کە ماگی 11 و 12وانە کە سەڵتوک دەرەچێ ئیتر ئەکردین زۆرێکردین بەشی تقریبە ساڵەکەی کردین ئەگەر کەم بە دەمیەوە بکردین هەر ساڵانە ماگی دە تقریبن سەڵتوک بە باشی دەرەچێ ماگی 10 بۆ 11 ئیتر ئێمە بەشی خۆمانە کردین ئیتر لەبەرواگە کەمێک کام شتێکی جوان هات ئەوەشە کردین هینا ئێمە خۆ ناتوانین هەر ڕۆژە ئەبڕۆ بکردین بانی بکردین چکار نییە لە کاتی دەرچوونەوە زۆرە چەند ئاخری بکردن ئەوە بۆشکە ساڵی تەسیر لە بازاری ئێوە دەکات سەڵتوک نابێت پارۆشکە ساڵی بوو یعنی لە هەموو ساڵەکان سەڵتوک زۆرتر بوو هیچ تاسیری نەخردنەوەڵە ئەمانە لە شۆ کرابوو لەبەر ڕووبار و چەمەکان وەڵڵاهی ئەمان لە ئێرە لە بڵیندا دەربەندی خان کرابوو لە کەلار زۆر کرابوو لە منتیقەی قەلاخ ئەوانە کرابوو ئیتر لە منتیقەی ئەوش کرابوو بە زۆر نە ئیتر لە ئاکرێ زۆر کرابوو ئاکرێ بیرە لەوێ زۆرەکەن بیری ئیتیوازیان هەیە باش برنجی ئاکرێ بۆچی خەڵک حەزی لێیەتی تەنیا لەبەر ناوەکەیەتی یا تامیشی خۆشترە هاو براکەم برنجی ئاکرێ تقریبا ئەوەی کە منی ئیشی تیا بکەم 4 نەوە برنجی هەیە نەوەیاتێکی هەیە گرانە شەژماگەکەی گرانە ئێتی بێتوانێ نەوەیاتی هات بزانترە پلە بە پلێتە خوارەوانی هەیە برنجی ئاکرش خۆشە منتیقەی ئاکرش وەکو منتیقانی ئێمە وایە جاوار بە ئاوی بیری کە ناوی بیری ساردا برنجەکان خۆشە و باشیش برنجی کوردی یە قیاسی یا تۆزە درێژکۆڵەش و یا هەر ئەو خڕەپسوکەی و تەواوی ناوەڵە ئەنوا قیاسی هەموو تۆوەکان قیاسی خۆی تقریبا فەرقی وایە تۆزێ درێژە خڕا ئێتر ئەنوا قیاسی هەیە کامیان زۆر بە بەرەکەت یعنی بۆ فەلاح وڵا ئەو گوڵە زەردەیە خەڵک بە زۆری فەلاح ئەو گوڵە زەردەیەکە بە بەرەکەتە ئێتر ئەو سوورەش کە بکەم ئەو گوڵە سوورەی لە منتیقە ئێوە لەم منتیقەی پێدەمەگروم ئەکرێ لە بازیان لە گەرمێن ئەوەی ناکەن
هەشتی بیتوێن زۆر دیکات دەستی منتیقی هەرەوەی کرد لە منتیقەی تابینی شەیکرد لە منتیقەی دەرمەندی خان و ئاوا بۆ کەلات ئەو سەمی جەلەولا هەمووی ئەم کوردیەکەیە کرد ئەو زەبێ ئەو جیازە ئەوە سێنەوە هێڵەشی دەسەرە ئەگەر هێڵەکەکەت باش بێ و تۆزە کونی گەورە بێ هیچی ناهات ئەکەی بە برنجوتەوە ئەگەر هێڵەکە خراپ بێ مەطعم نایە بێ وردەی پێوەنە بێ بێ ئەوش نالێکی شتێکی لێ لێوە دانیشتوای بژێتەوە بەس ئێمە هەمومان هێڵەکەکان مەوالێک کردووە بێژانەوەی ناوی ئەمە خراپ نیە بۆ بازاڕی ئەوەنی هەر تەنیا گەورەکە بمێنێتەوە ناسێنەوە گەورەکەی مێنێتەوە سێنەوە ئاویش وردەیە وردێ و ناوێکی درشتەرە خەڵق پارەی زیاتری پیاواتێ بە گوێرەی خۆیان کەس بە گوێری پارەی خۆی مە بەس مەزەرەر لە ئێوە ناکەوێت گەورەکە پارەی زیاتر دەکات کەمتریش دەرەچێت نازارە بۆ لێ ناکەی بە حەقی خۆی فروشی گەورە بە حەقی خۆی ورد بە حەقی خۆی زەرمان لێ ناکەوێت خەڵکێک من کە حەزم لە برنجی کوردیە چۆن لە بازار برنجی کوردی بناسمەوەنی خۆ دەزانی کۆمەڵی برنجی ئۆکرانی و ڕووسی و ئێرانی هاتووە وڵای ئێمە وەکو خۆمان ئەیناسینە تا برنجی ڕووسی بێ نالوێ بێنە منی شانی بمنی بە من ئەیناسن کە ڕووسی و ناشمێت ئەجا کوردیش ئێستا من کوردیم هەیە تقریبا 5 کوردیم هەیە هەر کەسە بەسیارەوەی ساتوکم هەیە 2009 پیاوە ساتوکم هەیە 3 ڕۆبێکم پیاوە ساتوکم هەیە 1000 ڕۆبێکم پیاوە هەر کەسە بە گوێرە خۆی هەمووشی برنجی کوردیە چاک و خراپ و وەسن ئاوایە مەمس خەڵک هەڵدە خەڵەتێنرێت هەیە چەڵتۆکەی تیانە برنجی کوردیە پیشانیی شارەزای دەڵەنا ئەو قەینا ساڵتوکیدا وەڵام برنجی کوردی ئەوەی خەڵقی هەڵە خەڵەتێنی بۆ خۆی هەڵە خەڵەتێنی کە من ئێستاگەر تۆ هەڵە خەڵەتێنم ئەو برنجە بمێ بە برنجی کوردی و کوردی دەبێ بۆ خۆم خەڵەتاندەوە تۆم نەخەڵەتاندوە ئەمە فێڵە و خەڵەکەیکانە بۆ بۆیکە ئەوە فێڵەکانە خەڵاتانم بۆچی تو کابرا تۆ کابرا من کابراایەوە من 10 کیلۆ برنجی بێ 5 ڕوسی بۆ تێخەڵاکم بێمێ یا هەردێک کوردەکەی بمێ نەخێ کوردەکەی و پارێزیاگی ئێستێن نەوەڵا خەڵاتانە ئەوەی کە خەڵکی هەڵخەڵاتێنێ معناوە خۆی هەڵخەڵەتان و خەڵکی هەمە خەڵەتان تەبان ناگە بە تامی کوردی وڵی من خۆم نایکەم و لێشی دێشم نەناوە خەڵق ئەڵێ تامیکیانی و ئەڵێ نە ئۆکرانیەکە نە ڕووسیەکە تامان تامی ئەو برنجانەیەکیانێ برنجێرە برنجێرە تازەیە ساڵانەیە ئێستا برنج لە ڕووسیاوە دێتێرە لەوانەی 3 ساڵ پێشستا بکات کی ئەڵێ پارە ماوادیشی بۆ بەکاردێنن بۆ گەشە ئەی تەبعاان ئەی بۆ بکارێن هەموو شتێکی بۆ بکەن ئاراوەڵا هەموو شتێکی بۆ بکەن هەیە لە بازارە هەیە من ئەڵێن هەیە خەڵغەڵێک ڕووسی هەیە و نانە ئوکرانی هەیە و نانامسی هەیە و ئەمانە هەیە من لەخوا بەزیابش خو نیمە فەلاحێک چۆن ئەو شەڵتوک هەڵ بەگرێ لی تێک ناچێت بۆ هەیە بەشی خۆی دەکات 3 فەردێ 4 فەردەیەکی هەیە هەڵی دەگرێت بۆ ئەوی وردە لی بکات و میخوات چۆن تێک ناچێت ئەو شەڵتوکانی شەڵتوو ئەزانی ئێستا من کوڕێکی برادەرمێ 3 ساڵە باوکی مردو دوێنێ 5 فەردە سەڵتوکی هەنا ئەلێ داینە وتی بۆم لێخم بۆم بخەمە بۆمان کرد بە برنج کوتی زمانی باوکمە ینی 3 ساڵ پێش ئێستا ئەگەر تەڕ نەبێت تەڕ شوێنیشی گەرم نەبێت تێک ناچێت بۆ تێکەچی لە پوشکە کاتێک ناچێت باش ئەوە هەڵگرینێک بە لێکراوی نانە بە لێکراوی خراپە بێت نەوەڕای ئێستا ئەوە مێنێ ئەوە بەقەی سەڵتوکەی خۆی ناگرێت سەڵتوکە خۆی ئەگرێ
دووساڵ خۆیەگرێ هیچی لێ نایە بەس بە شەرتێ تەڕ نەبێ و شوێنی گەرم نەبی ئەی ئەو بڵێن پوش و پەڵاشی سەڵتوکەکە بەکاری دێنەوە ئێوە بۆ دوو لە ڕۆتان بۆ ئاژەڵ ئەمانە یا فڕێ پوش و پەڵاشی سەڵتوکەیەمە ئەوە عەلەفە لەوێە ئەو عەلەفەکەیەتی ئەوە ئەوانەی کە مانگە گامێش و گاگەلووشیان هەیە ئەیبەن پوشەکەشی دەوازنێ با دەوازن ئەکەنە ناو دەوازنەکە ڕایەخەن بۆ زوشک و مریشکان بۆی کە ناو دەوازنەکە تەڕ نەبی پوشەکەی بۆ ئەوەیە بن برنجەکە هەر خۆی برنجەکە ناوی هەیە پێڵەن 6 مانگی بە 6 مانگ پێیەکە جا بە 5 مانگ پێگا ناوێک هەیە بە 3 مانگ پێیەکە بەناو ئاتی نانم تۆوەکەیەتی ئێستا گەرمە هەیە بە 3 مانگ پێیەکە ناوێکەیە لە کراریەکەن بە 5 مانگ پێگە ناوێکەیە بە 6 مانگ پێیەکە یەکێکی ئەوەی کە بە 6 مانگ پێگا چاکترین برنجە چاکترین برنج ئەوەی کە بە 6 مانگەکەی پێیەکە ئاو زیاترە خواتەوە و قایمترە بێ و ڕێک بێکترە بێ کەمتریش بردەبێت کەمتر قایمتر بێ کامەرە کەمتر دەبێت تەبان بەڵێ ئەی خۆ ئەوەی کە لە ئاشا لە 100 کیلۆ 160 تیاوە لە ساڵ لە هەیە لە 100 کیلۆ 35 تیابێ و یەکە ورد دەبێت باش دەرناچێ بۆی ئەوەندەی ئەوەندەی فەرقە حاجکە قەت بووە بڵێن بێشێک حەزی لە برنجی کوردی بوو بەهات بێتە لای ئێوە و پارەکەشی پێنەوە بێت حەزم لە برنجی کوردیە هاوکاری تاکرد دێت واللهی آخرەوە پیا خۆش نییە باسی بکەوە ئەدا کابرا بێتە ئەوێ بڵێ پارەم پێ نییە نارین قەدیمەکان من وەکو شخصی خۆم ئیشەڵا ناڵم بە بەتاڵی بڕووە ئاگاشم لەو خەڵقی نادا خەڵقی لەوانەیە هەروە بێ کابرا دێ ئەڵێ هیچم پێ نیە 2 کیلۆ برنجم بەرێ ئەو هەموو قەزەیاتێ بەخوا لەو ماشانە هەموو قەزەیات من هەر ناڵم من بەس بەدێمەوتەوە هەمویان هەست کەسێک تەکلیف پێ لێ بکەیت لەم ئاسانە بە کیلۆی برنج بڵێ وڵا فەقیر و پارە پێ نەکابرا کیلۆ برنجی بۆ کەت عەلاجیەیە ناناسکوول باشە خەڵک بۆی باشە چ شتێک شێوەی زیاتر کەس کردووە ئیشی ئەوە کەمی کردوێتەوە وەڵڵی ئیش ئێمە کە کەم بۆتەوە یەکەم پارەکەمەتەوە مەعاش نییە دووهەمش ئەم بنجە ڕووسی و ئۆکرانی و ئۆکرانە هەرزانە تێگەشتی ئەم برنجی کوردی گرانەکەوێت بەدەو هەرزانەکەوێت خەڵقی دەبەر کە پارەی پێ نییە ئیشەکەی ئێمە کەس کردو ئەم برنجە ڕووسی و ئەمان هێڵەکانەکە باسی شکی بۆم لە ئاشەکە ئەمە کە لە ئاشکێتە خوا کەمان ئەوەی تا برنجێتە خوا لەوێت ئێرە ئەمە ئیشیەوەی بەس بەردەکەی لێگری برنج و برنج ناگرێت بەردەکەی ئەم تەباقە تا ئێرە خۆڵ و زۆر زۆر دێگرەوەی کە نەعەلەفرەوە بە عەمەلی هیچ نایە ئەمە دوو مەرحەلە مەرحەلەی سێهەم وردەیەگرێ مەرحەلەی چوارەم ئەوە درشترە زیاتر پاچەکاتەوە برنجەکەی وردەوسی پێوە ناهێڵێ ئیتر ئەوە بە مەرحەلە ئەوە بەردەکەیەگرێ ئەمە خاک و خۆڵەکەیەگرێ ئەمە وردەکەیەگرێ ئەمە تقریبەن گەورەتری لێگرێ ئاوایە
ئەوەی کۆتایە مێنێت و برنجە گەورەکەیە برنجە گەورەکە لێرە وێتە خوارە برنجە گەورەکە ئەس لێتە ئەو بەرمیلەوە ئەوەی لای تۆ ئەوە ئێمە ئەوە وردەیە ئەوەی تریان ئەوەش هەر وردەیە بەس ئەوەی ئەولانەوە هەر ئەوە وەکو خۆڵایکەین بۆ ئاژەڵ و شتی وابێ ئەوە زانم ئەجوڵێدا هێڵەکە دەبەوەی جای کاتەوە یاریەکە یاریە کارەوە خۆ یارینەکە چۆن جیاکەتەوە ئەگەر ئەو برنجە لە ماڵە بۆ خەڵکی دوو فەردەیە بکڕێت دۆزستان ئەو چۆن هەڵی بگرێت ئەسا کابرای فەردێ برنج لە ماڵە لێرە ئێمە کرێت بۆ ماڵەوانێ ئەگە شوێنەکەی فێنێک بێ هیچ هیچی لێنایە بەس شوێنەکەی گەرم بێ ئەسپی لێ زۆر سیری تێ بکە یا پیازێکی ئەوەی ناوێ نەوەڵا شتانی ناوێ برنجی کوردی خۆڕاگرت برنجی کوردی خۆ ئازانێتی بەس شوێنەکەی شوێنێک بێ بەس شوێنی گەرم بێ بە مانگە خراپە بێ ئەسپی لێ ئەسپی هەڵێنێ ئێستا ئەمە برنجمان هەیە مانگولیویشێ بێ لێمان کردو بەس مەعە دەرسەبێتی دەسەرە هیچی لێ ناچۆرە خوڵوایە لە مەطبەخدانی هەموو ماڵێک وەریدی داناوە فێنکانی جوی ماڵ ماڵ فێنی بێ زەرینی ئەبەد ناوە چونەتەوە سەریشەکەی خۆت یا هەر خۆی شەکەت دەکەی وڵای کوڕێکم لەگەڵەوە ئەمڕۆ ڕۆشتۆ نازانم حەزت لێ ئیشەکەی تۆ بکەنەوە وڵی بەخوا کوڕەکانم لەخوا بەزیابێ هەر کەسە ئیشی خۆی هەیە کوڕە گەورەکەم ئەو دوکانی پێڵاوی هەیە لە دەبووکەی و کوڕێکی تیم هەیە لێ بچووکتە مارکێت تەکمانەیە لە سەسیمەتیلەکەی ئەوە لەوێ و هەمەشان لەگەڵ خۆمە جازار خۆی دزێتەوە ڕاو دێتەوە ئاوایە قەت ئەو بۆ سێتێکی کردو وڵێ ئیشەکە مونمەکەن یان نەوەڕازانی نە قەت دوانانم قەت بۆ ئێستا بەس و من ڕغبەتم لەم ئیشەیە کوڕەکەی من ڕغبەتی لێ ئەکەویستە سەر ڕغبەتی قەت ناڕم کە منیش مردمەوەرە هەر ویشەی بکە با بەخۆی بەڕەباتی خۆی بچێت چی ئەکا بیکە دنیایەکی فراوانە کابراتی ئارزوی دەچی بێ با پێوەی بکە ئارەوەڵە لەقەت ئەوە نییە بڵێم وەرە من ئەم ئیشەم کردووە من ئەم ئیشەم ناکرد تێگەشتی من ئیشی جوملەی زاخۆمە کرد لە ساڵی نەوەکانە لە گرانیەکەیە ئیتر خی گەورە نەکسێکی بەسەر هێنای ها کەوتی نەسەر میشە ئەرەوەڵانی نامیشم ناکردنەوەڵا وەختی ئێمە وشۆی زاخۆمان دەکرد کەس ناچوو بەزا ئەو کاتی لە تووشاوەشە داهات و کاتی گرانەکەی بوو ئیتر ئاوات ئیتکا لە ئاخرە تووشی نەکسێ بوونی وازم لێ نهات مەسەر میشە ئەوەنەوە و تقریبان لەنەوە پێنجەوە لەسەر ئەمیشین تا ئێستا پێناوە سی ساڵێکە زیاتریش ئارەوەڵە ماندوو نەبووی لە ئیشەکەت یا حەز لێ وەڵام ماندوو نابم بۆ خۆم لێوێ دانیشم خۆ ئەزانی نا من تازە وەکو خۆم لەگەڵی ڕاهاتوو تێژی تازە وەکو ئەنیا من زۆر ئیشم کردووە ئیشی قاچاقسیدم کردووە ئیشی زاخۆم کردووە لە جنوب ئیشم کردووە بەس ئەمە تەمەنێکە لەگەڵ ئەمەیە ئێتر لەگەڵی ڕاهاتوم زۆر عەزیزێکیشی نییە بۆ من بۆ خۆم ئیش ناکەم بۆ خۆم دانیشم و کوڕەکان و سامانوان ئیشە کرد و ئارەوەڵا لەخوا بەجێ خوا بەخێر